وەختتان وخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. ڕەشنویسە ئاخێزنامەی کوردان یان مانیفێستە قیامە کوردان تەواو بووگە و ڕوویگە بۆ ئەدیتبوون و لێو دووە تەرجمەکردن بە زوانگەلە جۆرا و جۆر کە لە هەفتەهای داهاتوو ئەکەوێتە بەردەسە ئاخێزوانان و ئینسانە ئینقلابیەکانە ئەم سەرزەمینە. بەڵام پێشووتر ئەڵبەتە ئەم مانیفێستە بەهۆی تایبەتبوونیەوە و بەهۆی مانیفێستبوونیەوە هەموو بڕگەیەکی بە وردی باس نەکردووە، بۆیە ئەوانەی کولیاتە ئەم شۆڕشە مشەخەس ئەکات تێیا هاتگە، وەلێ ئەمما ئێمە لە چوارچێوەی ئەوە دیبەیتگەلێکی ترمان ئەوێت لە تەکمەلەیە ئەم داستانە. ئێمە لە تەی ساڵانە ڕابردوو بنەمای ئەم شۆڕشمانە بتەو کردو و ئێستا بەرنامەکەی ئەدرێتە دەرۆ لە چوارچێوەی ئاخێزنامەیە کوردانە. هەڵبژاردنە سیویەکە ئاب و ئەقڵە سەلیمە خەڵکە کوردەوار بڕگەیەکی مهمە لە دیاریکردنە گرنگی و ئەهەمیەت و زەبرە ئەم مانیفێستە بە تایبەتی لە ساحەی کۆمەڵایەتی سەرزەمینێکە کە ئەم ساحەی کۆمەڵایەتیە دەسی تێدریاگە خەڵکی ئێمە لە پرۆسەسە ئەقڵی دوورۆ کریاگەسەوە و خەڵکی ئێمە ئەو هێز و تەوژم و تێگەیشتنەی نییە و ئەو سەنگومەنەی نییە دروست لە نادروست بکاتەوە و لە فەزایەکی ئاوا و لە ئەتمۆسفێرێکی ئاوا تەبیعەتەن خاس و خرا و تێکەڵ بووگە و کەس ناتوانێت خاس لە خرا و تەشخیص بە. بۆ مثالێک کە لە ئێمە تێبگەین ئەمەسە مەلا مستەفا بە ئیبراهیم ئەحمەد و جەلال تاڵەبانی ئێژێ جاش، جەلال تاڵەبانی و ئیبراهیم ئەحمەد بە مەلا مستەفا ئێژن جاش، قاسملو بە مەسعود ئێژێ جاش، عەبدوڵای موحتەدی بە قاسملو ئێژێ جاش، مەسعود بە قاسملو ئێژێ جاش، گشتیان بە یەک و بە عەبدوڵا ئۆجەلان ئێژن جاش، عەبدوڵا ئۆجەلان بە گشتیان ئێژێ جاش. تەمامە ئەم حیزبگەلیشە لە یەکتریان کوشتگە و لە یەکتری کوشتنیان هێزێک بووگە کە کەسوکارە خەڵکی بووگە. لەم وەسەتە شتێکی دروست کردگە بەناوە بنەماڵەی شەهیدان. بنەماڵەی شەهیدانیشکێن ئەم قەوم و کەس و خوێش و کارەی ئێمەمانانن کە بەهۆی جەهالەتێک و کە دروستیان کردگە دەسی ئێمەیان برگەسە ناوە مەسئلەیەک کە ئێمە کەوتکینە کوردە ناموسی و ئەو تەوانمانە نییە کە نەخدێکی دروست و ڕخنەیەکی دروست بگرین لە مێژوە. بۆیە بۆ خاتری ئەوەی ڕسوامان نەکەن و خەڵق قسەمان پێ نەکات و بەرە هێرشە خەڵق نەکەوین ناچارین بەمانە بێژین شەهید و محتەرەمن. بزانن بۆ مسالە ئەمە لە سەدر ئیسلامە ئێژن پێغەمبەر ئیسلام وتی 10 نەفەر هەر لە ئیستەوە وانە بەهەشتا. یەکێک لە پرسیارهایە کە ڕوبەڕووی ئەمانیانە ئەکردو ئەمەسە کە من ئێژمی ئەم 10 نەفەرە عەشەرەی مبەششەرە بوون. لەم عەشەرەی مبەششەرە عەلی بن ئەبی تاڵیبی تیا بوو، تەلحە و زوبەیریشی تیا بوو. دوای وەفاتە پێغەمبەرە ئیسلام لە شەڕ جەمەلا تەلحە و زوبەیر بەدەستە سپاهیان عەلی بن ئەبی تاڵب کوژیان. سوالێک کە ئەکەوێتە بەرپێی مردم ئەمەسە ئەرێ عەلی بن ئەبی تاڵب عەشەرەی مبەششەرە یا تەلحە و زوبەیر؟ ئیستە عەشەرەیەکی مبەششەرە داگیە لە 2 عەشەرەی مبەششەرەی تر کوشتگێسی، چۆن ئەمانە هەرسێکەیان بەهەشتین؟ ئەمە سوالێکی مهمە. ئیسلامەکان ئەخلیسکێن دەرەچن جواوی نادەن. عەلینەی کوشکە و سپاهیان کوشتگیانە و لی دەرەچن. سوال ئەمەسە ئەو کۆمەڵەیەی وا لەگەڵ حیزبی دموکراتا کوژیا و هەرتکیان شەهیدن و بۆ مردم ئێشێ محتەرەمون کامیان ڕازەکە؟
ئەو پەکەکەی وا لەگەڵ پارتی کوژیا، ئەو پارتی وا لەگەڵ حیزبی دموکرات کوژیا، قیادە موقت. ئەمانە کامیان شەهیدن؟ ئەوەی لە نێوانی یەکێتی و شوعیا کوژیا، یەکێتی و کۆمەڵا کوژیا، یەکێتی و پارتیا کوژیا، کامیان شەهیدن؟ هیچ کامیان. ئێمە بە کێ ئێژین شەهید؟ ئێمە بە مانا و مەفهومە ئیسلامیەکەی نایژین شەهید. ئێمە بە کەسێک کە خۆبەخشانە لە عەشق بە ئێمەی مردم و لە عەشق بە ئەم سەرزەمینە، لە شەیداییە کە هەسی ئەڕوات و گیانە خۆی کە گەورەترین دارایەسی لە پێناوە بەختەوەریە ئێمە، لە پێناوە هەستە بە سەروەریکردنە ئێمە، ئەم گیانە بەختەکە، ئەم ئینسانە بۆیە بۆ ئێمە محتەرەمە. ئەگەر بە پێچەوانەی ئەمە ئیسبات بوێت ئەم ئینسانە نە محتەرەمە نە قابلە ستایشە، ئێستا قسەیشی پێ نەکەین ڕێزیشی ناگرین، خوا عەفوی مردگەتەوە. بەڵام ئەمانە بە زۆر ئەکرێنە سەمبول و هیوا. بزانە مەسەڵەن پارتی هەر بە زۆر تەرەفدارانی گەرەکیانە بیکەن بە حیزبی ناسیۆنالیستی کوردی، نە تئۆری کوردی هەست، نە ماناکردنەوەی کوردی هەست، نە پێناسەکردنە دۆست و دوژمنە کوردی هەست. بەسەر چیوە وێسیاگەن؟ بەسەر ئەوەی کە حکوومەتێکی مادی حەلیمیان هەست و ئیدعا ئەکا کە ئەمە دەرئەسەرە شۆڕشە ئەوانوە دەساتگە. وەگەرە کەسی بێژێ بە مەچەکە قارەمانانە ئێمە ئەممانە بەدەست هاوردەگە و دەرنەتیجەی تر قسەمەکە ئەگەر تئۆری نییە، چون ئەم مردمی کووردە ئینسانە عاقڵێکی تیا نییە، تئۆریسیێنێکی تیا نییە تا بتوانێ ئەم کارە بکە. کارە ئێمە ئەوە گەسە حکوومەتێ دابنین دامانیاکە. بەم دەسە هەر ئەم وەحمە خەڵکە کوردەوارە داگیرکریا گەلای کۆرپۆرێشنە عێراقیشی گرکەسەوە. لە ڕووبەرە عمومیەکەی خەڵکە کزۆڵەکە حیچێ نایژێ، بەڵام تو لە حیزبیەکانی پارتی و یەکێتی وا سەریان وا لە ناوە کانەکە، ئەمانە لە ژێرە ناوەیە ئەوەی کە ئێمە قارەمانین و شۆڕشمان کردگە و فرەموهیمین و کوردایەتیمان کردگە، بە بەشەکانی تری ئەم کوردەوارە کە کریاگە بە قەومی ئیتنیکی فەخرە فرۆشنەوە خۆیانەکەن بە قارەمان. ئەم فەزاژڵە ژیاگە تەبیعەتەن لە ناویە کار کریاگە و دوژمن دەسی برگەسە بەرەوە. هەر کەسێکی شتێتە بەرەوە ئەمانەی یەکسری استدلالە پوچە سەخیفیان هەست و ئەڕۆن بەوەوە چەسبن. لە زوانە ئەوامانە پێ ئێژن سەحرای کەربەلا، تۆ لە هەر کوێکەم تێری وەکو مەلا شیعەکان لە پڕێکە حادسەی کەربەلا و حوسەین و تیونێتی حوسەین و کوژرانە حوسەین و ئەلی ئەکبەر و ئەلی ئەسقەر تێریتە بەرەو تا خەڵکەکە بکەوێتە فرمێسک ڕژاندن و تەعاتوف بەسەر یازاڵ بێ و ئەقڵێتی بڕواتە خوار و بتوانی خوێنی بەرامبەرەکەوە مباح بکەین. ئەمانە گشتیان لە دەرچوونە بە سەحرای کەربەلا یەدێکی توولایان هەست، دەستێکی ئاوەڵایان هەست و ئۆسان لە داسانەکە. ئاخێزنامەیە کوردان کە تێتە دەرۆ با بزانن هەر دەسەڵاتێکی سیاسی بۆ خۆی داوا و ئیدعای شەرعیەتێکەکە، یعنی لەجەتەمسی. ئەم بەرادەرانەی خائن کارمەندە حکوومەتە حەلیمە ئیدعای ئەوەکەن کە لە دڵە شۆڕش و مبارزاتە کێوە و هاتگنە خوارەوە بۆ کورد و ئیستا حکوومەتەکەن بەسەر کوردە. بۆ ئەمانە ناتوانن لە بەرامبەرە یاران و قیامە ئاخێز بوێسن، لەبەرەوەی قیامە ئاخێز لە دڵە نەغد و هات کەسە دەرەوە. ئیستا من ئەڕۆمە سەرە مەوزوعێک. 31 ئابە 1996 تا 2022 26 ساڵ لەمەوبەر. 31 ئابە 1996 هێزەکانە پارتە دموکراتە کوردستانە عێراق نیرویە زەمینیە ئەرتەشە بەعسە حکوومەتە مەرکەزی هاورد تا لە شەڕە نێوانە پارتی و یەکێتیە تەوازون بۆ پارتی بێڵێتەوە و پارتی بتوانێت بەشێکی بۆ خۆی بێ. تا ئەگرا یەکێتی پێی ئێژێ خیانەتەکەی 31 ئاب
فازڵ میرانی و ئەندامێتی سەرکردایەتی پارتیش بە ئفتخار و ێژن سیویەکە ئابواجب بوو کردمان دەستمان خۆشوێ وەکو چی وەکو دەستەواژەکەی 16 ئۆکتۆبر لەم وەسەتە ئەم مردمی عادیشە وا خۆی بیرۆ ناکاتەوە ئەم قسانە تکرارەکە با ئێمە گریمانەیەکمان بوێ پارتی و یەکێتی دوژمنە یەکترین لە ئەوەڵی شەو بووگن لە یەکتریان کوشتگە و ئەمە ئیسپاتەکە دوژمنە یەکترین سوالە ئێمە ئەمەسە ئەگەر یەکێتی دوژمنە پارتیە بۆ ئەم پرسیارەی من ئەیکەم تا ئیستەنەی کردگە ئەوانەی وا لە پەچەکەی یەکێتیوە ئەلەوەڕێن و ملیان بووگەسۆ پووت و پارەی مفت ئەخۆن بۆ تەعەداکردنە لەم خەڵکە ئەخۆن لە تەڕوو ئەخەفن لە وشک میاوێکیش ناکەن هەریسا لە مشک چۆنە ئێوە شەو و ڕۆژ بەناوە حەملەکردن بە پارتی ئەم قسە من ئەیکەم ناتوانن بیکەن دەلیلی هەست بزانن ئێوە بێن ئیسپاتی بکەن ئەنفال کارە پارتی وێکیتی بووگە لێ دەرەچن تۆ بێ ئیسباتی کەی ئەمانە لە یەکتری وەکو سەگەل کوشتگیانە لێ دەرەچن تۆ بێ سابتی بکەی هەڵەبجە کارە خۆیان بووگە تەکە دەوڵەتەکانە ترا لێ دەرەچن بۆ خەڵکەکەیش لەگەڵیانە نانخۆرە هاتکە باوکی نەخدۆکاتەوە جا مرۆڤ وەختێ وا لە حاڵەتە حەیوانیەتە وا لە حاڵەتە تەبیعیە کە من ناوم نیاگن قیامەتیانە هەڵەبجە یعنی وجدانیان نییە ئەخلاقیان نییە یعنی تەکی خوا و تەبیعەتایەکێکن یعنی وەنە حەیوانات دروسە چاویان هەس و گوێیان هەس و بەڵگە گوێیان هەس و ئەڕۆن بەڕێوە بەڵام چون توانە گزارشتیان لە خۆیان نییە ئینسان بوونیان ناتوان گزارش بن وەنە مەحسوڵێکی تەبیعی و سروشتی وەنە کاوڕ و بزن و مانگاو بۆیە کاورا نازانێت دایکی یعنی چی نازانێ خۆیشکی یعنی چی نازانێ ئامۆزا یعنی چی داوای قەرەبوو بوونەوە ئەکا ئنگاری مەسەڵەن دوو پەزیلە دەستداگە ئێژی مەسەڵەن دوودانە حەیوانی لێسەقەت بووگە داوای قەرەبوو بوونەوە ئەکا ئەم ئینسانە لە منزەرە هیچ ئینسانێکی ترۆ لەم دنیا محتەرەم نییە ئەم ئینسانە وەسە حەیوانێ بیکوژی کوشتکتە نەیکوژی نەو کوشتەکە هیچ کام لە ئێمە متعەسف نین بۆ سەربڕینی کاوڕێ بۆ سەربڕینی مەڕێ گیان لەبەرێکی شەو دڵیشی هەس و خوێنیشی هەس و چاویشی هەس و گوێیشی هەس و ئەژنوارڕێ پێمانە بەڵام خۆ هیچ کام لە ئێمە تووشە کەسەر ناوین کە گێسکێ سەرەوڕین پس ئەمانە هەر بەدەسە تۆ ئەخلیسکێن دەرەچن چون پیان وایە خەڵکەکە بێسەوادە فەلسەفەی سیاسی نازانێ وەختی من ئێژم ئێمە لە دڵە نەخدۆ هاتکینە دەرۆ کاورای ئەوام نافامێ نەخد یعنی چی ڕەخنە منزورمە نازانێ بۆیە ئەزانێ حیزب بۆ دروست ئەوێ مبارزە یعنی چی خەبات یعنی چی دەسەڵاتە سیاسی یعنی چی هیچ کام لەمانە نازانێ بەڵام هەنی قسە فێر بووگە ئەمری واقع ڕیال پۆلیتیک سیاسەتی واقع ئۆکەی ئەمانە فێر بووگە پێشکەوتن ئەمانە فێر بووگە ئێستا چۆن سابەتی ئەەکەیت کە پارتی دموکرات و یەکێتی نیشتمانی ئاخرین قۆناغی نابودی کوردی قەومی ئیتنیکی بوون و بەشێک لە کوردەوار سێ مەحافەزەی کوردەواری داگیرکریاگە لەلایەن عێراق ئینتخاب کریا هەڵبژێریا کە ئەم کارە بکەن ساڵە 1991 دوای ئەوەی کە سەدام حوسێن حملەی کرد بە کوێیت
لە ئاسمان و لافیتە فڕەدریا خوار و داوا کریا لە خەڵکە عێراق قیامکە لە جنوب خەڵک ڕاپەڕی لە شمال خەڵک ڕاپەڕی بەڵام ئیرادە لەسەر ئەوە نەبوو سەدام لابن سەدام ئاوڕیداوە ئەوانەی جنوبی کۆ کردو هاتە سەر و ئەم خەڵکە ئێمەیشە ڕەوی کرد بەرەو سنوورەکانە کۆرپۆرێشنە ئێرانی و کۆرپۆرێشنە تورکی وتیان مادام میتران چاوی کەوتکە بەم تەسویرانە فرانسوای شووی وادار کردگە مەجموعە سازمانە مەلەلە متحد دابنێت تا پارێزگاری لەم خەڵکە بکە ئەوە بوو نەو فلای زۆنیان دانیا یعنێ زۆنی دژەفڕین یعنێ سەدام حسێن نەیەتوانی فڕۆکە وە کۆپتەر بەکار بێنێ بەرامبەر بە ئەم خەڵکە یعنێ تۆ وەختی تێیتە ئەم ئوروپا داوای پەنابەریەکەی ئێژی لە دەست دەوڵەتە ئێران دەرچووگم لە دەست دەوڵەتە عێراق دەرچووگم ئیقامە وەربگری بڕۆی تۆ بۆ ئێران دەوڵەتە بریتانیا بزانێ ئیقامەکە لێ ئەسێنێتەوە بۆ ئێژێ تۆ درۆ کرد تۆ بە من وتە گیانە وا لە مەترسیە وەلێ ئیستە چووبی تۆ ئێران و حەچیان پێت نەکردە بڕۆڕۆ ئیقامەکە لێ ئەسێنێتەوە ئەم دژە فڕینیانە بوو دانیاگە بۆ خاتری ئەوەی کە سەدام حسێن تێم خەڵکە ئەخوا دێ ئەگەر سەدام حسێن هاتوو ئەم خەڵکەی نەخوارد چی دژە فڕینی تر کار ناکە ئەی کێ نوێنەرە ئەم خەڵکەسە کێ نوێنەرە ئەم خەڵکەسە وا لە سەدام حسێن ئەترسێ پارتی وێکێتی نوێنەرە ئەم خەڵکەسە ئەی ئەوە نییە بووگنە حکوومەت پارتی و یەکێتیش 40,000 نەفەریان لە بینە یەکتریا کوشتگە تا ساڵە 96 40,000 نەفەر کوڕە مەسعودن نە کوڕە جەلالن نە ئەی کوڕە کێن کوڕە ئەو مردمەنە وا بیر ناکاتەوە شەهیدن نە شەهید و کوردستانن نە محتەرەمن نە کوژیاگەن فەقیرە هەڵخەڵەتیاگەن وەکو کاورا ئەڕوا ئیشەکا بۆ خۆی ئیشکا پارەیە دەربێنی ئەمرێ بە ئێمە ڕەبتی نییە بەڵام ئەمانە لە کاولکردنە ماڵی ئێمە دەستیان بووگەمانەی وا خوێنیانداگە بە یەکێتی و بەکبارتی سوال بەرادەرانە پارتی و بەرادەرانی یەکشێتیە خائنە بنە جوولەکە سوالە گەورە ئەمەسە کە تۆ ئیشی جواوی بیتۆ تۆ لە ئەنفال دەرچوویت لە قیامەتیانە هەڵەبجە دەرچوویت تۆ لەمانە دەرچووی چون خەڵکە هەڵەبجە پوڵ خوێنە دایک و باوکیەخوا وەگەرە کێسی بێژێ فرە محتەرەمم لە ئەو جینا محتەرەمیە تۆ لە ئەنفال دەرەچیت لەبەر ئەوەی کە گەرەکتە بیکەیتە شتێکی لۆکاڵی و مشتێ میرات خۆرە ئەنفال بێری بێژی ئەمانە قەرەبوو نەکریاگن تۆ ئەمە لە دۆسیەیەکی ئینسانی دەرتێری ئەیکەیتە مڵکێکی عەشایری کە دخاڵەتی تیامەکەن وەلێ من نایڵین ئیسە تێنە سەرە سیویەکە ئاب تێنە سەرە ئەوەی کە ئێوە ئیدعاکەن ئەمرە واقعە ڕێئال پۆلەتیکە ها تێنە سەرە ڕێئال پۆلەتیک باشە ئێوە بە زاهر ئێژن دوژمنە دەوڵەتە عێراق بووین دەوڵەتە عێراق بە ئێمەی ئەود مخەڕب ئێمە باعث نابودی دەوڵەتە عێراق بووین دەوڵەتە عێراق لەگەڵ ئێمە دوژمن بوو بەڵگەتان چییە خەڵکە ئەوامە بێسەوادەکە ئێژێ ئەی ئەوە نییە لیان ئەکوژیا خەڵکەکە نافامێ هێشتنەوەی بنەماڵی مەلا مەسەفا هێشتنەوەی جەلال حسامەدین وە هێشتنەوەی هەیکەلە یەکێتی و پارتی فەرقەکە لەگەڵ ئەوەی کە تۆ کوڕخ ئەم خەڵکە بگری بیدەوە کوشت و کەنیشکی بگری بیدەوە کوشت ئەم کوشتنە ئەوانە مانا ئەکاتۆ تۆ چۆن ئەوی بە دوژمنە سەدام حسێن لە ڕۆکەشۆ ئەو جۆرەی کە لە یەکتری بکوژن ئەدەی سەرزەمینێکە و هەنێ مەنابع ئینسانی هەست تۆ ئەتوانی کەڵکی لێ وەربگری دەی سەدام حسێن بەمانە ئەیود مخەڕب و ئەم مخەڕیبانە خیانەتیان بە عێراق کرد
و لە کاتێکا کە عێراق لەژێر حملەی داگیرکاریە بیانی بوو هاوکارە بیانیان کرد و خیانەتیان بە عێراق کرد و لەگەڵ ئامریکا و لەگەڵ ئێرانە ڕێکەوتن بەرامبەر بە سیادەت و سەروەریە عێراق دە ئیستە ئەمانە ئیقلیمە کوردستانە حەبیبیان دروست کردە. خود مسعود مصفى خود بارت ديمقراط اوي وا ادعاء كا دجمن دولة عراق بوغا وصدام حسين ايش الدليل من بروي اروا لشكر عراق تيرتنا وخاك اقليم كردستان. سؤال قورا امسا صدام حسين بو لخاك اقليم كردستان كيشايوا بو هيزكاني دركرد ئێوە ئێژن سەدام دوژمنە کورد بوو دوژمنە پارتی و یەکێتی بوو ئیستە پارتی ڕوویگە هەموو مەعاهداتە بەینالمللی خستە ژێرە پێ حکوومەتە مەرکەزیە وا ئەیوت ئەمان کوژێ ئەمان وەڕێ جینۆسای دەکا خۆی دەبابەکانی تێرێتە ناوە ئەم خاکە. بۆچی سەدام حسین بەشێ لە خاکەکەی خۆی کە هەنووز بەشێکە لە عێراق ناگرێتو بۆ لەشکرەکەی چۆڵیەکە؟ ئەمە پرسیارێکە بۆ یەکێتی ئەم پرسیارە ناکات. زەمانەتە ئەوەی کە سەدام حسین کشایەوە چ بوو؟ لە فەلسەفەی سیاسیە با بزانیت هیچ پەیمانێک هەتاهەتایی نییە، هیچ دۆستاییەک هەتاهەتایی نییە تا تەوازونی هێز نەوێت. ئەوە نەبوو سەدام حسین خۆی ئەلجەزایری ئیمزا کرد لەگەڵ شا خۆیشتی کەزانی ئێران لە لێژیە هات دڕی ئەلجەزایری دڕی. سوال ئەمەسە ئەگەر پارتی و یەکێتی هاوکارە دەوڵەتە عێراق نییە و ئەمانە ئەربابێکیان نییە لە کاولکردن و بێهەمە چیزکردن و هیچ و پوچکردنە کورد، بۆ سەدام حسین مسعود مصفى و پارتی تحمل ئەکا؟ بۆ تحملیەکە؟ سیاست واقع ئێژێ دوو پادشا لە خاکێکا جێگایە ناوێتۆ. ماکس وەبر ئێژێت حاکمیت یعنی حقی انحساری تندوتیژی. بۆیە حاکمیەتەکانە دنیا مانگرتن بە تندوتیژیە خەڵک ئەزانن و ئەممافە بە سەدان گرێ بەستی یاسایی بەری پێ ئەگرن یا ئەی خەسێنن. سەدام حسین چۆن هێزێکی تر تەحمل ئەکا لە خاکە خۆیە؟ جمهوری ئیسلامی ئێژێ ئەوەی ئەسلحەم بەرامبەر بکێشێ تەحملی ناکەم. بریتانیا ئێژێ ئەوەی ئەسلحە بەرامبەرم بکێشێ تەحملی ناکەم. سەدام حسین لە کێ ئەترسیە؟ لە ئامریکا؟ دەی مەسعود بارزانی کە ئامریکا حمایەتی لێ ئەکا خۆی ڕوێ باوەشە سەدام حسین، خۆی ڕووی حکوومەتە عێراقی ئاورد، خۆی پشتی کردە ئامریکا. ئامریکا بۆچی ئێشێ بەم بیانوە بێت؟ ئامریکا بۆچی ئێشێ یاسای نێودەوڵەتی پێشێلکە؟ بۆ ئێستا پارتی دموکرات پێی ئێژی کواتە ئەوری کوردە دێژی ون نیە حکوومەتم دانیاگە پارتی دموکرات لەمە دەرەچێ ئێستا لە ناو ساحەی عمومی خەڵکاشەیەقەی پێ بگرن. معاهدەکەی ساڵی 1996 فیما بینی خۆت و سەدام حسین ڕووکە زمانەت ئیجرایی ئەوەی کە تۆ ئەگەر سەدام ڕعایەتی نەکا و هێزەکەی وا لە ئەوێ تۆ چی ئەکەی؟ چی ئەکەی؟ دەی تۆ چارە یەکێتی نەکرد. سەدام حسین ڕێکێتی بۆت ڕاو نییە تۆ بە هێز نظامی چارە سەدام ناکەی. حەی و حازر ئەسکەرە عێراقی دەبابەی عێراقی وانە ناوە و خاکە. چی سەدام حسین وادارەکا بڕواتە دواوە؟ کەریەتیە سەدام. سەدام کەر بوو، بێ ئەقڵ بوو، تۆ فرە زۆری. چی؟ تۆ گرەول لەسەر کەریەتیە سەدام کردبوو؟ چی؟
سوالێکی تر ئەمەسە یەکێتی سۆسیالیست تەمامی و حیزبانەی وا لە بەرەی یەکێتیا بوون بۆ ئەم پرسیارەی من ئەیکەم تا ئیستە یەکیان نەیکرد بۆ نەیکرد دلیلی ئەوەسە هەم پارتی و هەم یەکێتی هاوکارە سەدام حسەین وگن هاوکارە دەوڵەتە ئێرانن لە تەریخە ئەمانە و بەچێ یەهودە جەهانی ئیستا تو لە پارتیەکان و تو لە یەکێتیەکان وا ئەلەوەڕن لەمە ئەخلیسکێن دەرەچن گەوادەکانیان وا کوژیاگە بە عینوانە شەهیدە مقدس بە ئێمە یەفرۆشنەوە تۆ ئێشێ بێژی ئەم گەوادە وا کوژیاگە لەسەر چی کوژیاگە بۆچی کوژیاگە بۆ محتەرەمە ئەگەر جواوە ئەم سوالە نەدەیت و دانە بە دانەی تۆپیاگەکانتان تۆپیاگن یا تۆ تێی سابتی ئەەکەی پەیمانە حەیدەری درۆکە و من تێم مەعزەرەت خاهی ئەەکەم و ئێژم و کوڕەکانە ئێوە فرە قارەمان بوون یا من سابتی ئەەکەم ئێوە لەشکرە پرۆکسیە دەوڵەتانە منتەقە بۆ کاولکردنە مەردەمە کوردوگەن هەر جاهلێک لە جەهالەتە خۆیۆ هاتگە بۆ ئێوە کوژیاگە بە حسابە من دانانرێت جەهالەتە ئەو نابێتە هۆی ئەوەی کە من هەتایە کاول بم ئیستە سوال پارتە دموکراتە کوردستانە عێراق زەمانەتە کشانەوەی هێزە عێراق لە ئیقلیمە کوردستان چە بوو تۆ چ بەڵگەیەکە هەبوو کە ئەتوانی سەدام وادارکەی بڕاتە دەرەوە مەگەر تۆ نایژی ڕێئال پۆلۆتیک مەگەر تۆ نایژی سیاسەتی ئەرزی واقع مەگەر ئێمە وەختی داوای قیام لەم سەرزەمینە ئەکەین تۆ نایژی ئەوە وەهمە باس لە واقع بکە من لە واقع بەحسەکەم نە بەڵگەی گەرەکە نە سەنەدی گەرەکە نە تەحلیلە سیاسی گەرەکە هەر گاوانێک وە ئەقڵیشینەوێ ئەم سوالە من کردم معنای هەست بۆی ئەو ئەزانێ تۆ 31 ئابی ئەگۆستی ساڵی 1996 سەدام حسەینت هاوردەسە ناوە ئیقلیمە کوردستان سەدام حسەین کێ بوو ئەو خوێن مژە کورد کوژە کاولکەرە بوو و ئیقلیمە کوردستانە حەبیبی بۆ تۆ جێهێشت ئیستا تۆ بووی تۆ میلیاردر نێرەکەریەکەی بەسەر ئەو مەردمە لەسەر حسابی سەدام حسەین ئەمانە دائیمەن لە جێگەیەکی داستانەکەوە ورود ئەکەنە داستانەکە ئەمەسە یەکێتیە نیشتمانیە کوردستانە عێراق تۆ بۆ نەدوت چ ڕێکەوتنێ لە نێوانە سەدام حسەین و پارتیا بوو تۆ بۆ نەتوت ئێوە هاوکارە سەدام حسەین بوون لە ئەنفالە هاوکارە سەدام حسەین بوون لە چۆڵکردنە لادێکانە لە خەڵکە ئێمە بەرەو ئوردوگاکان و مەعسکەرەکان بردن لە دوورکردنەوەیان لە مالکیەت و زەمین و شێوەی ژیانە خۆیان و مناسباتە کۆمەڵایەتیان ئێوە خەڵکتان کۆچان بەرەو مەعسکەرەکان و ئوردوگاکان ئاخرین قۆناغ ئەوە بوو ئێوەی تو لە جوولەکە بەناوە حکوومەتە دیفاکتۆیە کوردی بێن خەڵکە ئێمە بەرەو ئینحیتاتە ئەخلاقی کاولیە ئەقلی فەسادە مطلق و بێهەمە چیزی و فاحشەگیە مطلق بووە وانە بوو نەک بە تەنها خەڵکە سلێمانی و هەولێر سنە و کرماشانی شوا پێ بکەن پەترۆ دۆلارەکانە ئێوە هەنگەڵە ئەم سەرزەمینیە گەناندی نمونەیە فاسد کاولە بێشەرەفە ئێوە قیامی لە بین برد ڕواڵەتە واقعیە کوردی شار دۆ کوردی کرد بە قەومی ئیتنیکی تۆ ئێشێ جواو بیتۆ زەمانەت دەرچوونە هێزە سەدام حسەین لە 31 ئابە 96 چە بوو پارتە دموکرات معاهدەکەت ڕووبکە پارتە دموکرات ئەنا تۆ بەچە دەوڵەتە عێراقی تو لە یەهودی کورد کاولکەری ئەوەی لە ڕێگەی تۆ تۆپیگە لە تۆ گەواڵترە پێت ناخۆش بوو ئەزانی من چۆن جورئەتم کرد بەمانە بێژم تۆپیگن ئەزانی چۆن جورئەتم کرد وی لە ئەوام ترسیام
ئەوام حتا نەتوانێ جواو باتۆ چی بوو بەهۆی ئەوەی کە سەدام حسەین بڕواتە دەرۆ تا تۆ جواو نەیتۆ قسەی منە بەسەر تا سابتە. من زمانێک ڕێزە تۆ ئەگرم احترام و بۆ دائەنێم کوڕنۆشە بۆ ئەبەم تاجە گوڵە بۆ دائەنێم کە تۆ بۆ کەرامەت من بۆ شەرافەت من بۆ ناموسم من چوبی وە کوژرابیت تا تۆ بۆ من جێگەی کوڕنۆش بی. دەی ئەگەر تۆ خۆت متەجاوزەکەوی چی؟ گەوادی بێشەرەفی. ئیستە سوعالە من ئەوەسە تۆ متەجاوزەکەی حتا جواو نەیتۆ چتێ سەدام حسەینی کشاندەوە دەرەوە و تۆ لەوێ مایتەوە حتا جواو نەیتۆ بێشەرەفە کوڕە بێشەرەف قسەی ئێمە بەسەر تا زاڵە و ئەمە شەرایەتە مادیە. ئەوە تو لە حیزبیەی وا بەناوم مردم و خۆی دەرئەخات لەم تلویزیۆنانە کوردبازی دەرتێرێ فکرەکە ئێمە ئەواتە دواوە. ئێمە لە دڵە نەخد و پرسیار و هاتکینەسە دەرۆ تەوانە جواو دانە وەم پرسیارتە بوو نەت بوو سەرکە مەسینە ئەکەینە ناوە دەمە. ئیستا ئیتر خەڵک دەسی نالەرزی چەقۆ بنێ لەمە لە ئێوە چون دۆس و دوژمن دیاری کریاگە پرسیار چیرۆک ئەگۆڕێت. من مقدمەیەک هاتم هەموو فەزاکەم دانیا تۆ گەمارۆ دریاگی ناتوانی بخلیسکەی تۆ ئێشێ بێی بێژی سەدام حسەین بۆ کشاوە لەسەر چی کشاوە ئەگەر نەکشایەتۆ تۆ چیت ئەکرد بەڵگەکانە دەسە تۆ چی بوو کوا مؤاهدەکەی ساڵە 96 من هەر بە مؤاهدەکەی 96 حیزبی دموکرات و سپای پاسداران حیزبی دموکراتم نابود کرد. حیزب دموکرات کوردستانە ئێران توانی نەبوو مەفاد مؤاهدەکەی خۆی تەکە سەردار کازمیە سپای پاسدارانە لە ساڵی 96 ڕووکە. ئێوە تو لە پارتیەکان و تو لە یەکێتیەکان وا لەم ڕۆژە قیامە ئاخێزە کوردەوار سەربەخۆ ئەتان تەنێتۆ نەخۆتان و نەبەچکە حیزبی و تو لە گەوادەکانتان وا بە پۆپۆلیزم و عوامگەرایی لەسەر بێ ئەقڵیە ئێمە حسابیان کردبوو ئیمڕۆ ئیتر تەوانە پاسۆخیان نییە. ئەم ژێرخەوانەی ئەرتەشە عێراقی بنەماڵەی مەسعود مەسەفا و توولەکانی گەوادە تۆپیاگەکانە دەوروبەری نەیەن بێژن چۆن سەدام حسەین چووە دەرەوە بۆ چووە دەرەوە لەسەر چی چووە دەرەوە سابتی ئەکەن توولەی سەربازەکانی بەحسن. و پانکردنەوەی سەریان واجبە ئەرکە سەرشان هەر ئینسانێکی بە کەرامەتی بە شەرەفە. ئیسا حاڵیت بوو مەشروعیەتە ئەخلاقی هەژەمۆنیە ئەخلاقی و سیاسی لە دڵە نەخد و پرسیارە و تێتە دەرەوە ئاگال لێبوو ئەو هێزە لەکوێ هاتە دەرەوە هەرچی تۆپیاک دەوتم تۆپیاگە لەکوێ هاتە دەرەوە لە ئەقڵ هاتە دەرەوە. تۆ هاتگی کالای ساختە بە من ئەفرۆشی تۆ هاتگی لاشەی تۆپیاک بە من ئەفرۆشی وا توولەی دەوڵەتانە منتەقە بووگن بۆ تەعەدا و تەجاوزە بە خەڵکە ئێمە. ئیستا پارت دموکراتە کوردستانە عێراق ئیستا یەکێتیە نیشتمانیە کوردستانە عێراق ئێشێ بێت و جواب باتۆ بۆ ئیدعا ئەکا دوژمنە پارتیە و 26 ساڵە ئەم پرسیارە من کردم نایکە ئەقڵی نەگەی ئەی بۆ ئەقڵی ئەگا ماساژ پلەیس ئەکاتۆ ئەقڵی نەگەی ئەی بۆ ئەقڵی ئەگا حەبی قونزلکردن تێرێتە ناو ئەی بۆ ئەقڵی ئەگا ماساژ پلەیس دروست ئەکا قومارخانە دروست ئەکا ئەی بۆ ئەقڵی ئەگات سیاسەتە پۆپۆلیستی و ڕەیز عەشیرەی ساختە دروست ئەکا ئەی بۆ ئەقڵی ئەگا کایەی نیو دەوڵەتی ئەکا چۆن ئەقڵی نەگەی یەم پرسیارە بکە مەگەر ئەو ناژێ خەیانەتەکەی سیویەکە ئاب بۆ سەدام حسەین کشاوە
بۆ سەدام حسین کشاوە و هێشتی دەوڵەتە بێگانەی ئێرانی و 8 ساڵ شەڕی تەکا کردبوو دخاڵەت بکات لە بەشێ لە خاکە حەبیبە عێراق ئێوە ئیستەیشە عێراقین ئێوە خودە دەوڵەتە عێراقن ئێوە ئیستە عێراق الحەبیبن و بوجەتان لە عێراق بۆ تێت و شناسنامەکەتان و هەویەکەتان عێراقیە و هەر هەمووتان توولەی عێراقن کوردایەتی بە ئێمە نەفرۆشنەها دەمتان پڕ ئەکەین لە سور بە داغ دەمتان پڕ ئەکەین لە ئاگر کاورای سەخیف وەت ئەزانی هەروە بۆت ئەڕواتە بەرۆ وەت ئەزانیە مردمە هەروە گەوج گەوجێ ئەنواڕێەوە تواو تۆ بە مەنافع ئەیانگری و تەعەدایان پێەکەی و کەس قسەی نییە بیکات هەڵەدا بە شان و باڵە گەوادتا پێت وا بوو هەرواسە ئەو پیاوە فرە مەردە عەبدوڕەحمان ئەحمەد شوان پیاگی مەردە نەدیگە گشتی وەکو خۆ لوسکەڵە و تەجاوز پێکریا گوگن تایسە دەنگی کوردە نەشنەفتگەنە عجیبە بەلاتۆنە عەزیزەکەم تۆ یەک عمر بە گەوایی گەورە بووگی ئەوانەی دەوروبەریش وەکو خۆ گەوان پیای پیاگانە خۆ نەدیگە ڕۆڵەت خۆ نەدیگە تۆ لە ناوە یە مشت باڵا کورتە لە خۆت بوو گەنترا گەورە بووگی ئەوانەی دەوروبەرە قیاسە ئەوانن نەدیگە پیاگی واتە نەدیگەنە خۆ شەهامەتەکەی چاو پێکەوت ئەو شەهامەتە لەکوێ تێتە دەرەوە لە عەقڵ تێتە دەرەوە لە پرسیار تێتە دەرەوە دائیستە بڕۆن یەخەی گەوادەکانە پارتی وەکێتی بگرن زمانەت دەرچوونێک کە سبای عێراق کشایەوە چ بوو دادەی ڕوویکەن پەس لەم ڕۆژانەی کە ئاخێزنامەی کوردان تێتە دەر و قیام دەست پێ ئەکات ئەمانە مشتێک جنایەتکارە پولەکین حەجێکی تر نیەن لە بەرامبەر قیامە واقعیە ڕۆڵەی گەورە وەکو سەگ دەرەچن ئەو بابزانن و ئەم قیامە ئاخێزە کوردانە فویان ئەداوە نابوو دیارەکات لایەوە خۆش